ساڵانێکە هەوڵ بۆ یەکخستنی ناوماڵی کورد و پێکەنانی یەکێتی نەتەوەیی کورد دەدرێت. هەرچەندە هەندێک لایەنە سیاسیەکان و کەسایەتی و هاوڵاتیانیش داوای پێکهاتنی ئەم یەکێتیە دەکەن، بەڵام هەتاوەکو ئێستا ئەو ناوماڵە بە پەرتەوازایی ماوەتەوە. لە ڕابردووشدا شێخ مەحموودی حەفید لێرەوە ئاڵای حکوومەتەکەی خۆی هەڵکردووە و داوای یەکگرتووی ناوماڵی کورد و پێکێنانی یەکێتی گەلی کوردی کردووە، بەڵام ئەم هەوڵەش هەر نەگەشتۆتە ئەنجام. لە دوای دروستبوونی پارتی سیاسی لە کوردستان هەرچەندە ناکۆکی و شەڕ لە نێوان پارتەکاندا ڕوویداوە، بەڵام چەندین هەوڵی پێکێنانی یەکێتی نەتەوەیی هەبووە و هەندێکیان ئەنجام و ئامانجی گەورەی لێکەوتوێتەوە. لە قۆناغە جیاوازەکاندا پارت و لایەنە سیاسیەکانی چوار پارچەی کوردستان هەم لە ناو پارچەکانی خۆیاندا هەم لەگەڵ پارچەکانی دیکەدا هەوڵی پێکێنانی یەکڕێزی و یەکێتی نەتەوەیی یانداوە. ئێستا کە بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستان بە ئاڵۆزی و گۆڕانکاریدا تێدەپەڕێت، هەم هێرشێکی فراوانی دەوڵەتانی داگیرکرد لە کوردستان هەیە و هەم دەرفەتیش بۆ چارەسەری پرسی کورد هەیە. بەڵام نەبوونی یەکێتی نێوان گەلی کورد و ئەو دابڕانەی کە لە نێوان لایەنە سیاسیەکانی کوردستاندا دروست بووە بۆتە هۆی ئەوەی ئەگەری بە ئامانجگەیشتنی گەلی کورد لاواز بێت. ڕەنگە جێگەی خۆی بێت بپرسرێت ئایا لە ڕابردوودا هیچ کاتێک هەوڵی یەکێتی گەلی کورد درراوە؟ هیچ ڕێکەوتنێک لەلایەن لایەنە کوردیەکاندا ئەنجام دراوە؟ چی ڕێگر بووە لەوەی یەکێتی نەتەوەی کورد دروست بکرێت؟ لەم راپۆرتەدا باس لەو هەوڵانە دەکەین کە بۆ یەکێتی نەتەوەی کورد دراوە و بربەستەکان و هۆکارەکانی دروست نەبوونی یەکڕێزی کورد دەخەینە ڕوو. لە ساڵی 1970 پارتەکانی باشووری کوردستان دوو بەرەی جیاوازیان دروست کرد بە ناوی بەرەی نیشتیمانی دیموکراتی و بەرەی نیشتیمانی و نەتەوەی دیموکراتی. ئەم دوو بەرەیە لە بنەڕەتدا بە ئامانجی پێکهێنانی یەکێتی نێوان لایەنە کوردیەکان پێکهات، بەڵام لە ئاکامدا شەڕێکی ناوخۆی توندی لێکەوتەوە و لە نێو خۆی ماڵی کورددا چەندین پێشمەرگەی ئازا شەهید بوون. لە ساڵی 1970 ڕێکەوتنێکی نۆخاڵی لە نێوان پارتی کرێکارانی کوردستان پەکەکە و پارتی دیموکراتی کوردستانی عێراق واژۆ کرا بۆ کاری پێکەوەی و تا ساڵی 1986 بەردەوام بوو. لە ماوەی ساڵانی ڕێکەوتنەکەدا گەلێک ئامانجی گرنگ بەدەستهاتن بۆ خەباتی هەردوولا و خەباتی ڕزگاری خوازانەی گەلی کورد. هەردوولایەن پێکەوە چەندین جار بە هاوبەشی شەڕی دوژمنانی گەلی کوردیان کرد. لە ساڵی 1986 ئەم ڕێکەوتنە یەکلایەنە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە هەڵوەشێنرایەوە. لە ساڵی 1989دا لە نێوان لایەنەکانی باشووری کوردستاندا بەرەی کوردستانی دروستکرا. ئەم بەرەیە ئامانجی بوو ببێتە بەرەیەکی کوردستانی هەموو پارچەکانی کوردستان. ئاگاداریەک لە زلمەکەوە بۆ ئازاد 1970 بەرادەران ئاگادار بکەرەوە هەوتی ماڵ زەماوەند بکە. لە ڕاپەڕینی ساڵی 1992 خەڵکی باشووری کوردستاندا دژی ڕژێمی بەعس بوونی بەرەی کوردستانی وای کرد کە ئیرادەیەکی بەهێز لە بەرامبەر ڕژێمی بەعسدانیشان بدرێت. ئەوەش یەکێک لەو هۆکارانە بوو کە نەتەوە یەکگرتووەکان هاتە سەرخەت بۆ پاراستنی باشووری کوردستان هێڵی دژەفڕینی دیاری کرد. بەرەی کوردستانی لە ساڵی 1994 بەهۆی شەڕی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان هەڵوەشایەوە. لە دوای هەڵوەشانەوەی یەکڕێزی نێوان لایەنە کوردیەکان لە باشووری کوردستان هەم سوپای بەئەستوانی بێتەوە هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان داگیر بکات، هەم دەسەڵات و بنکە و بارگای سوپای ئێران و تورکیا لە باشووری کوردستان زیادی کرد. لە دوای ساڵانی 1994ەوە چەندین هەوڵدرا بۆ کۆکردنەوەی لایەن و ڕێکخراوە کوردیەکان لە دەوری یەک. ئەم هەوڵانە گەیشتنە ئەوەی کە لە ساڵی 1995 پەرلەمانی کورد لە دەرەوەی وڵات دروست بێت کە نوێنەری سەرجەم پارچەکانی کوردستانی تێدا بوو. ئەم ڕێکخراوە بەردەوام بوو لە نزیککردنەوەی لایەنەکان و ئەنجامدانی کاری هاوبەش هەتا ساڵی 1999. لە ساڵی 1999دا ناوی پەرلەمانی کورد لە دەرەوەی وڵات کرا بە کۆنگرەی نەتەوەیی کوردستان کەنەکە. هەتا ئێستا لەژێر ئەم ناوەدا بەردەوامە لە خەباتکردن. کۆنگرەی نەتەوەیی کوردستان کەنەکە چەندین هەوڵی داوە بۆ ئەوەی یەکێتێکی بەهێز لە نێوان هەر چوار پارچەی کوردستاندا دروست بکات. بۆ ئەوەش هەم لەگەڵ لایەنەکانی هەر چوار پارچەی کوردستان و هەم لەگەڵ ڕێکخراو و دامەزراوە و ڕۆشنبیر و کەسایەتیەکان و هاوڵاتیان ڕابێژی کردووە و هەوڵی پێکهێنانی یەکڕێزی کوردی داوە. بۆ ئەمە بەستەش چەندین کۆنفرانس و کۆنگرە و کۆبوونەوەی ئەنجام داوە. یەکەم ڕاوێژی یەکێتی نەتەوەیی مانگی دەی ساڵی 2011 لەسەر بارودۆخی کوردستان لە شاری بڕۆکسلی پایتەختی بەلجیکا ئەنجامدرا کە تێیدا نوێنەری زۆرینەی لایەنەکانی باشووری کوردستان ئامادە بوون. دووەم ڕاوێژی یەکێتی نەتەوەیی لە مانگی 11 ساڵی 2012 ئەنجامدرا
لە پەرلەمانی فەڕەنسا کە تایبەت بوو بە قسەکردن لەسەر دۆخی ڕۆژاوای کوردستان و سووریا و ئەو پێشهاتەنیوەی لەوێ هاتبووە ئاراوە کە سەرەتای دەستپێکردنی شۆڕشی ڕۆژئاوای کوردستان بوو. سێم ڕاوێژی یەکێتی نەتەوەیی لە ساڵی 2014دا لە وڵاتی سوید ئەنجامدرا کە تایبەت بوو بە قسەکردن لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران و یەکریزی نێوان لایەن و ڕێکخرا و دامەزراوەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. چوارەم ڕاوێژی یەکێتی نەتەوەیی لە مانگی نۆی ساڵی 2016 لە شاری کەرکووک ئەنجامدرا کە تایبەت بوو بە گفتوگۆکردن لەسەر بارودۆخی باشووری کوردستان. ئەم ڕاوێژە بە بەشداری لایەنەکان و ڕێکخراوەکانی باشووری کوردستان و کەسایەتیەکان ئەنجامدرا. پێنجەم ڕاوێژی یەکێتی نەتەوەیی لە مانگی حوتی ساڵی 2017 لە شاری سلێمانی ئەنجامدرا. ئەم ڕاوێژە لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان ئەنجامدرا کەنەکە بۆ ئەنجامدانی ئەم ڕاوێژە سەردانی هەموو لایەنەکانی چوار پارچەی کوردستانی کرد. هەروەها بانگێشتی کەسایەتی و ڕۆشنبیرانی هەر چوار پارچەی کوردستانی کرد. کۆبوونەوەکە ماوەی 2 ڕۆژ بەردەوام بوو. زۆرینەی لایەن و ڕێکخراوەکانی باشووری کوردستان تێیدا ئامادە بوون. لە ئەنجامی ئەم گفتوگۆیانەدا کە لەوێ کرا بڕیاردرا کە لایەنەکان و ڕێکخرا و کەسایەتی و پێکهاتەکانی هەر چوار پارچەی کوردستان پێکەوە گفتوگۆ بکەن و کۆبوونەوەیەکی ڕاوێژی تایبەت بە خۆیان ببەستن. لە چوارچەوەی ئەو بڕیارەی لە کۆبوونەوەکەی ڕاوێژی گشتی دادرا لە مانگی نۆی ساڵی 2017 لە وڵاتی سوید کۆبوونەوەی ڕاوێژی تایبەت بە ڕۆژهەڵاتی کوردستان ئەنجامدرا کە نوێنەری پارت و ڕێکخرا و پێکهاتەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی تێدا ئامادە بوون. هەروەها لە مانگی دەی ساڵی 2017 لە شارچکەی ڕۆمێلای ڕۆژاوای کوردستان کۆبوونەوەی ڕاوێژی نەتەوەیی تایبەت بە ڕۆژاوای کوردستان ئەنجامدرا. تێیدا زۆرینەی پارت و ڕێکخراوەکانی ڕۆژاوای کوردستان بەشدار بوون. لە مانگی دەی ساڵی 2017دا لە وڵاتی هۆڵەندا کۆبوونەوەی ڕاوێژی نەتەوەیی کوردانی تاراوگە ئەنجامدرا. لە ساڵی 2013دا کۆبوونەوەیەکی فراوان لە شاری هەولێری باشووری کوردستان ئەنجامدرا. لە کۆبوونەوەکەدا نوێنەری سەرجەم پارچەکانی کوردستان بەشدار بوون. بۆ یەکەمین جار نوێنەری پارتی دیموکراتی کوردستانی عێراق بەشدار بوو. ئامانج لەم کۆبوونەوەیە دروستکردنی یەکێتی نەتەوەیی بوو. کۆبوونەوەکان ماوەی 6 مانگ بەردەوام بوون. چەندین لیژنە و گروپی جیاواز بۆ ڕێکخستنی کارەکان پێکهێنرا. عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری پەکەکە پێشنیاری کرد کە لەیلا زانە و مەسعود بارزانی ببنە هاوسەرۆکانی ئەو ڕێکخراوە نەتەوەییەی کە پێک دێت. سەرنجام بەهۆی بربەست و ڕێگریەکان ئەم هەوڵە بە ئاکام نەگەشت. لە بەشەکانی دواتری ئەم راپۆرتەدا تیشک دەخەینە سەر ئەو هۆکارانەی کە تاوەکو ئێستا ڕێگر بوون لە بەردەم پێکهاتنی یەکێتی نەتەوەیی گەلی کورد. هەروەها باس لەو هێزانەش دەکەین کەوا هەوڵیان داوە بۆ ئەوەی ناوماڵی کورد یەک بخەن و یەکێتی نەتەوەیی گەلی کورد پێک بهێنن. لەگەڵەوەشدا ئاماژە بەو لایەنانەش دەکەین کە تاوەکو ئێستا بوون بە گرفت و بربەست لە بەردەم پێکهاتنی یەکێتی نەتەوەیی کووردا. هەروەها باسیش لەو هێزە نێودەوڵەتی و هەرێمیانە دەکەین کەوا دەستێوەردان لەم پرسەدا دەکەن و ناهێڵن ناوماڵی کورد یەک بخرێت.